باسە و شەرمە باسە لەو دنیایەدا عشقی تۆم هەبێ بۆم باسە هەر بە چاوان شێ دەکای ڕۆڵەی ئەو ئاو خاکە ڕحمێکت بێ بۆ دڵم میشخەم بۆ تۆ زۆر پاکە هەر بە چاوان شێ دەکای ڕۆڵەی ئەم ئاو خاکە ڕحمێکت بێ بۆ دڵم عشقم بۆ تۆ زۆر پاکە ڕووناکی چاوم مە تۆی بیانووی ژیانم مە تۆی بەدڵ بەجان عاشقم نەکەی لەلامە بڕۆی بەبێتەوان مەم کوژە ڕووەرمەژێڕا گوڵم هیچم نییە پێت بدەم ئانەیەم جان و دڵم هیچم نییە پێت بدەم ئانەیەم جان و دڵم بینەران و بیسەرانی بەڕێز ئێستا و هەموو ئێستاکانتان باش سڵاوی جەلال گۆڵەیتان لێبێ ئەمەوێ پێشەکی پیرۆزبایی سەری ساڵی تازە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو جیهان و لە هەموو برا کوردەکانم بکەم بە تایبەتی کوردانی تاراوگە من ئیشاڵا لەم ساڵە لەم وەرزە تازەیە چەند پەیڕۆ و پرۆگرام و بەرنمەیەکی خۆمانمان هەیە کە تایبەت دەبێت ئیشاڵا بە خۆم پشتیوان بەخوا ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی HD گەڕیانتان زیاتر بۆ ئاوادانەکەینەوە زیاتر خزمەتی هونەرمەندانی هەردوو لە هەم میلی و هەم کلاسیکی ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەن ئەمڕۆژ یەکشەمە بەرنامەیەکی تایبەتم هەیە لەگەڵ دوو هونەرمەندی ئەزیز لەگەڵ دوو هونەرمەندی لاوی شاری سلێمانی دوو هونەرمەندی جوان سەرکۆ سەردار ئەوە پێویست ناکە مڵکی خۆم ئەوە پێنجێ نییە کاکەڕەوە زیارانەویژە شارباژێڕیە فەرقی نییە چکا شارباژێر و پێنجێن لە حیمین بەیەکەوە ئەزانی سەرکۆ جان سوورەبانە بێ بە شارباژەر و گۆڵەیە بێ بە پێنجێن جایتر خۆ بستێکمان بینە بەڵە دراوسین ڕێز و خۆشەویستی کاکە ڕێباز دڵی گەڕیان دەسوچاو خۆش کاکە ڕێبازی دیجەی حرمەتم بۆ جەنابە هەیە سپاس دەکەم ئەوە بەرنامەکەی کاروان نووری هێشتا تەواو نەبووە وایە نا لە تەلەڤیزۆن دای بەزانوە کاکە ئالان بەرپرسی پەیوەندیەکان کاکە میرشاد خۆبەخشی HD گەڕیان سپاس دەکەم تیکتۆکەی جەلال گۆڵەی کردوەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ پەیجی تیکتۆکی جەلال گۆڵەی کاکە ئامانچ عەزیزە وەلی جاکەوتە عەزیزە وەلی ئیترەوە پێویست ناکە وەلیەکەی گەڕیان هەردوو چاو ماجەکەم دەست و چاوە خۆش بێت خۆشەویستان بۆمان شێر و پڵنکەن بە قوربانتان بم بەرنامەیەکی زۆر تایبەتە لە دنیای خوایە سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی بەرپرسی هەموو پەیجەکانی گەڕیان میدیا هەردوو چاو ماجەکەم شکر باشیش بوویتەوە برای دایکم وتم پوڵ نەبخۆوە ها چەنە چاکە جا من تۆزە هینی دوختوەریشم هەیە ڕێز و خۆشەویستی ئاوی سلێمانی کۆمپانیای ئاوی سلێمانی زوو دوو کارتۆنەکەن بە دوکانەکەما بەخوا مەمنون دوکانەکەی من بووە بە خێراوەکە ئیسراحەتی خۆر لەسەر کوجیان باسی پۆنیۆگر قەتعیکا بۆی ناگا برای میفەتاحی لە کورسات بوو با بڵین لەوێ بەرنمەیەکمانە بوو کاتە ڕێزم بۆ هەیە برایمی ئاوێنە بەرنامەی پێشکەشە کرد منیش بۆ سخام لێە ئاوا سەرێکی برامی کرد ڕاستەوخۆ بوو وتی کاک برایم کۆخم یعنی بکۆکەمەوە ئەویش وتی ئێ کۆکە یەک جارە بەهاتی دەستی پێکردی وتم کاکە ئەیا وتم بە قوربان تۆ کردی بەسەر مەخسەل کردی بەس دەرشۆرەوە پیاوەتی نییە وتم تۆ هیچ نەبە ئایوتی تۆ نەوە بکۆخە وتم کەی وتم من یەک جانە دوان بابە وتم تۆ هەر ناخۆشە کرد خۆشەویستیمان هەیە خۆشەویستان ئەمەوێ لێرەوە لە ڕادیۆی میلی گەڕیان و بە تایبەتی بەرنامەکە جەلال گۆڵەی کەمپینێ بۆ کەسێک بکەم ئەو کەسە بەڕاستی لەم کاتەیە لێی قەوماوە وەزعێکی زۆر خراپی هەیە ئەمەوێ پێشەکیش پێشەوەی کە بچمە ناو مەوزوعەکەەوە درێژەی پێ نایم بە هیچ شێوەیەک ئەمە پەیوەندی بەمنەوە نییە من ڕقەمەکەیتان پێ ئەڵێم کاگرێبازیش لە کۆمنت تا بۆتان نووسێ خۆتان پەیوەندی پێوەکەن من سەردانم کردو ئەزانم مەزعەکەی چۆنە ئەم پیاوە سێم ناڵی وردی هەیە تووشی سەرەتانی جگەر بووە
ئەبێت گەری بگۆڕێ من یەک هەفتە ڕام گرتووە کەمپینێکی بۆکەم ئەوەی هەرچی لە دەستان بێعنی بەڕاستی خێرێکی زۆر گەورەیە کارێکی مرۆڤایەتیە کارێکی خێرخوازیە مەمنونتانە بم لەبەر خاتری خوا و لەبەر خاتری ئەو مناڵانە 1970 290 ئەم پیاوە بەڕێزە تووشی سەرەتانی جگەر بووە دەمێکەیە پەیوەندی بەمنەوەکە دووسێشەوە من لەگەڵ یا خەریکم و ئەمێ واریژی شەڵاگەر بۆم کرا سەردان یەکەم و سەردانم کردووە وەزعەکەیم بینیوە هەموو شتەکانی لە ڤایبەرەکەی منایە 1970 290 هەموو کتابی خەسخانەی هەموو شتێکی بەبێ ئەم لاولا شتەکەی ڕاستە بەخوای گەورە کوڕێکی تۆزە بە کەڵک یا حەماڵیە کا سوێن بەخوا دەست خۆش بە کاگڕێباز بەڕاستی حەماڵیەکە مناڵی وردی هەیە کرێچیە وەزعێکی زۆر خراپی هەیە ئابەم ڕقەمە تەلەفۆنی بۆ بکەن ڕێک شوێنەکەتان پێ ئەڵێ ئیتر وەک جەلال گۆڵی هیچ پەیوەندی بەمنەوە نییە بەزەونەی لەسەر منە من بۆی بڵاوەکەمەوە ئیشاڵڵا خوای گەورە پاداشتی هەمووتان باتەوە من مەمنونتانە بم و سپاسانەکەم لەبەر خاتری خوا و مناڵانە یارمەتی بن باش کاک سەرکۆ زۆر بەخێر بێت ڕەوەز گیان بەخێر هەڵبەت ئەمە یەکەم بەرنامە و دەستپێکی وەرزی تازای جەلال گۆڵیە من گەورەتان کردم کە لێرە من هەر دەمێکێ بە تەماوەمەوانی قسمت کەوت هیتر کابرای پێنجوێنی تۆ دوو جار غەشی لێ کردوین جارێ لە جەزای ساز جارێ لە من منیش لێرەوە دەستخۆشی لێ تۆی بە ڕێزەکەم مستافە جوانەکەی ڕادیۆی گەڕیان سڵاو و ڕێز و خۆشەویستی مێ بۆ بینەران و بیسەران بۆ هەوادەران و خزمان و دۆستان و هاوڕێیانم لە هەر شوێکیان چاو تاماچەکەم خۆشحاڵم لەگەڵ هونەرمەند و هاوڕێی خۆشەویستم کاکە ڕۆزیاران لەگەڵ موسیقانی خۆشەویست کاکەوری لە خزمەتانام و هیوادارم توانین کات و ساتی خۆش پێکەوە بەسەربەری پشتیوان بە چاوت ماچەکەم ئەی ها ئەی باشە ڕێکی ناو گۆڵی هەڵبەت یەکەم کلیپ کە کرا دەستی خۆش بێ و سەرکەوتوو بە کاکسەرکۆ کردی لە گۆڵێ لە گوندە جوانەکەی من هەموو جارە ئەم گۆرانی کا کرد هەر بەجددی لە ماڵەوە یەکسەر زیامە کرد هەموودای هەموو ئاتۆرە ئەمە هاتیۆی خۆکانی ڕەزیە بەو قورعانەوە قۆڕەشانە هەڵبەتە زۆر تایبەتەوە گۆرانیە بە نیسبەتی من و هەموو پێنجۆنیەکانیشەوە لەبەرەوەی یەکەم کەس ئەی ئافرم وەکو وەفایە بۆ منتیقەڵک لە بەغا و لە شوێنەکانی تری زۆر چێ بوو بەخوا لە ئەنبارێکی باشمان بۆ کردووە ئەی ئافرم مەرەوەڵا دەست خۆ لە دووە بەڵام بەخوا حەقە خۆی سەرکۆ من ئەبێ قەرەبوو بیتەوە بە من کاکەمە باخێکی خۆشمانە بۆ عەرەب کاولی کرد ئەگەر تۆ نەبیتە کابرا لە ئەنبارەوە گەشتۆتە گۆڵێ بەس لە سلێمانیەوە هاوی گۆڵە لەکوێیە وتم دەورە ئەنجا ئاخر پیاو ئێوتم تۆ عیب و شوورەی خەڵکی سلێمانی چۆن نازانی کابرا لە ئەمبارەوە هاتبووی وەڵڵا حلوە خۆش وتم با بە بەردەمی دگای باخە گرتم تۆرەم مەجموعەیە کە پرێ دروست کردایە بووە بەکرەوی سپادە ئاوەی باخاڵ ئەیوانی ئاوەی باوەی شەڵا کاقوبات وعدیاوە سەیرانگایەکی خۆش لە گۆڵێ بکاتەوە ڕێز و حرمەت بۆ کاقوبات دەستی ماجەکەم جێگریست ئەنجومەنی وەزیران ئەچمە لای کامتان گۆرانی بۆ تۆ یا بۆ ئەو هەلوور بلوورێکیان بۆ بکە عەزەجیان هەردووچیانن وەڵە پێی خۆش بوو گۆرانێکی برادەرجیان پێشکەش بەوەی کە برادری دڵسۆزی هەیە برادێکیش لێرە هەیە ئەڵێ خێرم لە برادەر نەبینیوە ئەوەتە ئالان ڕفیقە پێشکەشەکەی بە کاگالان وەلی داوای گۆرانێکی لە کاگالان کرد بوو چی بوو بێکەس ماوم ژانی دڵم ئاواگەر هین بوو دوایی پێشکەشمان نەکەی زۆر ئاساییە کاکە فەرمونون لەگەڵ کاکە سەرکۆ و لە خزمەتتانان ئیشەڵا کاژمێر نۆی شەو کاکە ڕێباز بۆتان نەخاتە ئێژدی گەڕیان لە خزمەتان نابم ئەم بەرنامە جوانە ببینن
فەرموو. فێڵەکەیم دۆزیەوە کە کۆچی ماوانە. زیاتر برادری جان من کشگی آبم بلیم زیزما باوانی خمرین آکم لتو زیاتر برادری جان من کشگی آبم دلیم زیزما باوانی خمرنا كاخ برادر جان عين نوري سوا برادر جان من بابوني ساچي توما برادر جان عين نوري سوا برادر جان من بابوني ساكي تومام گری دور بملێت یادم کاراوە برادر جان گەری دوور بملێت یادم کاراوە ئەو شەوانت بیری ناسێکە ڕۆژمان کردی داوە برادر جان ئەی نوری چاوە برادر جان من دابۆنێ چاچی تۆماوە برادر جان ئەی نوری چاوە برادر جان من دابۆنێ چاچی لەگەڵ فەرین بۆ هەردووکتان بۆ هەر سێختان کاکە ڕەوەز با من لەوە شوری و قسەکەم کەمێک ناساغە ئەزانم باگلیمان لێ نەکەن ئەو دۆستەوە حبابانە جا ڕەوەزەڵی دەمی لەکرێ ئەمڕۆ نازانم زۆر سەیرە ئاگام لێ یاخوا بەخێر بێن عەزیز گیان دەست خۆش بێت خۆش کاگەولی ئەم گۆرانیە من با بڵێن بە دەنگی چەند کەسێک گوێم تویانەتەوە بەڵام ئەسڵەکەی هیچێ ئەسڵەکەی هیچ سەلمانە ئێستا تێگەیشتم ئەوە زۆر کەس ئەو پرسیارەی لە من کردوە بەس بەخوا من نەمەزانی ڕاستیەکەی گۆرانیەکی زۆر خۆشە باسی ڕەفیق و برادەر و ئەحباب و شتی واکە دەستی خۆش بێەوە ئاوازەکەشی هەر خۆشە مەقامی کورتە کاک دەست و چاوتان خۆش جا ئازیزان و خۆشەویستان و ئەمانە 1970 470 52 ئەمەی خوارەوەم بۆ ناخوێن دێتەوە ئەمە ئاسیایە 1970 بەخوا گەیوم عینەکەی عریف حەمەداڵ بەکاربێنم لە هەمی پیاوانەترە 75 ئەمە کوردانی تاراوگا توان ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن
ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ کاکەژاری عومەر میرا و کاکەژار پەیوەندیم پێوە بکە لە خزمەتام تۆ خۆشەویستی 0 ئەمەش هەر ڤایبەرانە بە لە ناو لە دەرە و لە هەموو شوێنێتوان پەیوەندیکەن خۆشەویستان جارێک تریش دووبارە یەکەمەوە ئەو برادرە زۆر با بڵێن ڕووی لە من ناوە من خزمەکاریەکەم بچووکیەکەم بچووکی هەموو کەسێکم بە فەقیر و بە دەوڵەمەند و بە هەموو شتێکەوە 0 ئەم پیاوە جگەری بۆ گۆڕن هەفتەی ئایندە ئەوەی کە لە دەستانیە من مەمنونتانە بم و سپاسانەکەم لە ڕای خوا و مەولوی پێغەمەر و ئەو سێ مناڵە وەکو کارێکی مرۆڤایەتیش سپاسی هەموو لایەکەکەم باش یعنی ڕەوز گیان زۆر مداخلە لەگەڵ تۆیانەکەم کێ کاکە ڕەنجی گوڵ و دڵ لە سلێمانیەوە سڵاو لە کاکدەلار گۆڵەی خۆشەویست سڵاو لەو خۆشەویستانە سڵاو لە هەموو دەماتی لاوی پادەی گەڕیان خۆشەویست و سڵاوێکی تایبەتم بۆ کاکسەکۆ بەردا داوایەکیشمان هەیە ئەگەر بۆم نەسێنێ ئینشەڵا دڵێ ناشێنی گۆرانی نێونەمام حەزم لێیە ئەگەر بۆیەمەی بڵێن لێرەشە پێشکەشەکەم بە ئەو کەسانی کە بێخەم بە ئیشەڵا ئەوە وەکوتم مۆرتی دەکەی منە مۆرتی گۆڵەیە پەیامەکە گەی زۆر سپاس بۆ کاکە ڕەنج لە سلێمانی و ڕێز و حورمەتمان هەیە چاو ماجەکەم ڕەوەز ژیان ئاشکرایە کە برای هونەرمەندی ئەزیز و خۆشەویست و هاوڕێی خۆشەویستم ڕەزا چاوەڕ و ئیشەکانتان زۆر کات من بە یەکەوە بینم هەر بەیەکەوەی ماشەڵاتان لێ بێ ئەمە بە قوربانە بم هات ئەڵەی ڕێک جا تۆ قسە بۆ بکەم ئەڵەی لە تەختایەکەی ها شارە زوورەکی بۆ پێنجۆن ڕێگەڵی لەوام یەک هاژەیە باش ئیشەکانتان بەیەکەوەی خوا لە برایەتیتان نەکە خۆی برایەتی وا زۆر خۆشە من برازانم خواگای لێ 15 ساڵە قسەیان نییە دەجەژنە من تەکلیفەکەم هەر ئاژ نابن بەس ئێوە سپاس بەخوا دایمە بەیەکەوەن ئێوە وابزانم خوای گەورە لێ خۆش بێ لەگەڵ باوکیشتانەوا بوون ئەمان بە عیلەی دایمە بەیەکەون ئەوەی باشە لە یەک یعنی ناترازن دابڕانە ماشەڵامەت عەمێکیان نەبوو هەمووی هەر خۆیان بوو ئیتر ئەوەی لێنە ئەوەی تێکرد کورە ئەوە هەمووی هەر خۆیان بوو باش دەست خۆش بە بەس ڕۆز یەک لەیولەیەکەم برنجەکە و سوێر بوو یەک کارتۆ ناوم خواردووان بوو سیر هەر مردم بۆ تۆزە سوێر لێو نابووم ڕۆکاکە یەک تۆزە دەست پارێزە باوکی باو هەڵامەتی لا بێت تاموشی تاو ناشەڵای لێ بێ زۆر خواردنەکەی خۆشە نۆکاوێکی زۆر خۆشی هەیە هەر لە پشتی بازاری مەسخاکەەوە حەلی نییە بەخوا من ئەکسەریەتی ڕۆژێم جا من یەک لەفەیە خۆم لەفەیە زیاتر ناخۆم میتر تێران دەبم بابە باش ئیشی لای فوشتان با بڵین هەیە بەردەوام لەشتان ساڵ ئەنجا ئەچمەوە بۆ پێنجێت سەرە گیان تۆ مەڵە لە سلێمانی لەدایک بوو منیش لەو گۆزانە لەدایک بوو ئەیتر خۆ پێش مەڵەن جەلال گۆڵەی فەخریشی پێواکەم سەردانی پێنجێنەکەی زۆرەوەڵام ئەی ئافر من هەر تا تەمەنی 18 ساڵیشم هەر لێ بوو نە هەر لە مناڵە مەکتەبی تر دایانوەڕۆ تەحتیلە ئەچم بوو ئەوێ ئەڵێ هاوینم لێ بوو ئێمە گۆرانێکشم و دووار بۆ پێنجێن ساڵی 2009 هەر بەسەر پێنجێن باڵێ بەڵێ ئەو شێراوازەکەی خۆمە ئادەی چییە گۆرانی شارەکەم پێنجێن ئازیزتر لە گیان سێرانگەی گەورەی خاکی کوردستان دەست خۆش بە ئەشرەت تۆ پێنجێنی ئاسڵی نەبوون ئەی تۆ تەحتیلان لێ بیت و گۆرانی بەسەراوتۆ من بەس لە قەبەکەی کلیپمان لێوە کردوێتە چێکی لەوزاتر کلیپی کردووە یاخوا سەرکەوتوو داوەسەکەم خۆشەویستان بۆمان شێر و پڵنکەن بە قوربانتان بم ئەم دوو هونەرمەندە ئەمڕۆ زۆرترین و خۆشترین گۆرانیەن بە پەناگوێمانە ئەچمەوە لای بەرهەمی کامتان باوکی وەڵاو گۆرانی کاگەسرۆن داوای کردوە سەر چاو کۆپلەیەکی بۆڵێن بادڵی نەشێنی نەکۆپلە کامل عەرەبیەکە نێونە مامەکە بەڵێ بەڵێ ئێکابێ ئادەی کۆپلەیەکمانەوەی پێنجێن بەرە یەک دەقە کەم پێنجێن ئازیز سەری لایەگیان سەیرانگەی گەوران خاکی کوردستان
یاخوا دەمە خۆش بێ ڕێک ملەکەوە و ئەوە ویستیشمان تازەیەکێنە بەڕاستی یارەنجێکی جوانی بۆ بکەین تر جارە دەرفەت نیە ئەوەمە دەستەوە ئەویان بچوکی دەکەم من هەرچی بە من کرێت لە خزمەتان ئەچینە بلچیان ئەچینە نۆگە چینە گۆڵە ئەچینە نزارە بۆ مناسەبات و یادی پێنجێن لێ بدرێت زۆرشی پێ جوانە بێن زۆرم پێخۆشە یاخوا سەرکەوتوانە ئەچینە لای گۆرانی نێونەمام ئەم گۆرانە پێشکەشە بە جەلال گۆڵی و بە هەموو هەوادارانی کاکە سەرکۆ و بەوانەی کە ئەم شەو نامەیان بۆ نردوم ئەوە بچوکیتانەکەم پێشکەشە بێ و پێشکەشە بە ئێژی گەڕیان و 94 پۆینیەکی گەڕێت یادگارم دڵی تەنگ و هەژارم نێونەمام 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 لە مێشکم هاتو چۆیە دڵم بە یادی تۆیە نێونەمام 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 لە مێشکم هاتو چۆیە دڵم بە یادی تۆیە نێونەمام 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 زەمانە لێم تۆراوە لەونی لە من گۆڕاوە نێونەمام 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 کە شاوم کەوتە چاوی بووم باسیری داوی نێونەمام 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 کە شاوم کەوتە چاوی بووم باسیری داوی نێونەمام 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 لەگەڵ فەرین دەستخۆشی وە کاکەوەلی گۆڵ یاخوا ئەو کۆپلیتری ما بۆ بەڵام وتمان شتی کەم خۆشە تۆ بۆ ئاقارس کرد بە قوربانە باش هزار نامم بۆ تۆڵن کاکە و گۆرانیە تاخشتی تریشمان ماوە دەست و دەمە خۆش بە ئەیبینیە ئەگەر یەک کۆپلەش بڵێ بە نیسبەتی منەوە من قبول مەبەست بینەرانی بەڕێزی کاکەوەلی خۆش کۆرە با بە من دەمێکەوەتومە عەزیزە وەلی خۆشەویستە بە معادەلی ئاچمە لای گۆرانیەکی کاکە ڕەوەز و هەری یەکسەر بۆی نێژن کەیفیان نییە ئەو گۆرانی کەوتوتە ئەمەی کە ئێسەیڵی کلیپەکەیە نە ماکە بە قوربانە بم هەڵیگرە بۆ دوای بنشوت هەوەیە لەگەڕوومەد چەند خۆش هەمەوە بارابیر و بنشوت هەوەیە لەگەڕوومەد چەند خۆش هەمەوە بارابیر و ئەم شەویش تەنیام بۆ پەس و خەمگین
ماتوو پاشێوم زۆر لام تاڵاژم ئەم شەویشتەنیا دڵپەست و غەمجن ماتوو پاشێوم زۆر لام تاڵاژی من گوڵم ناوێ تۆ دڵشچێنی من گوڵم ناوێ تۆ دڵشچێنی بەهارم ناوێ تۆ نەیناخشێنی بەهارم ناوێ تۆ نەیناخشێنی بەهارم ناوێ تۆ نەیناخشێنی دوێنە شەو تا بەیان لەگەڕوومە ببوو چەند خۆش هەمە بووە بە ئارازوی دڵ ئەم شەویشتەنیا دڵپەست و غەمجن ماتوو پاشێوم زۆر لام تاڵاژی ئەم شەویشتەنیا دڵپەست و غەمجن ماتوو پاشێوم زۆر لام تاڵاژی زولفی خاوە زۆر جوانە توخواتۆمەی کاشانە زولفی خاوێ زۆر جوانە توخواتۆمەی کاشانە ئەگەر حەزەکەی نامرێم مەمکوژە بەو چاوانە ئەگەر حەزەکەی نامرێم مەمکوژە بەو چاوانە نازەنینم خوێن شیرینم یاڕەب مەرگت نابینم نازەنینم دڵبرینم یاڕەب مەرگت والله خزمەت گوزاری هاو بابێ باو سەر بزمان فولە ئەی ئافەرم عەزیز چاخۆی چی باشە بۆ دەهێنێ بەخوا جوان تەواو کرد بانگی پیرۆزە دەستە خۆش بێ کاکە تۆ بێ بەو پیاوە دوای بۆ منی بێنە بەخوبان جا عەزیز دایما ئەڵێ شریتە تووتن هینەکە ئەبێ چایەکی بەدەستەوە بێت لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ برای بەڕێزم کاک برایم غەریب ئەمە من حەزەکەم سەر کۆجیان تۆ خۆ معلوماتە هەیە لەسەر ئەم گۆرانیە کاکە ڕۆژی ژەکە بزانە باربی لێ گۆرانی دێنێ ئەمە هیچ چێە چۆن وتراوە چێ وتوێتی لە کێوە هاتووە مۆسیق با بڵین تێکسەکەی چێە ئەوەی کاکێرشە ئەسڵمە نەرمان هێرش ئافەرم هێرش فەوزی لەم هەفتەی پێشوە لام برایم غەریبە و شارەکەشی کاردۆخیە شارەکەشی گۆڕاوە چێ دەستکاری کردوە پەیوەنجا پێماوە لەمە پەیوەنجا دەستکاری بووە تۆ زۆر زۆر دەستکاری بووە لە شارەکە گۆڕاوە ئەو ئەڵێ دنیاش هەروایە وەک ئەم دووشەوە دێو تێپەڕ ئەبێ هەروەکو خەوە ئەمەڵێ من گوڵم ناوێ تۆ دڵشکێن بارم ناوێ زۆر باشە لێرەوە حرمەتم هەیە بۆ کاک هێرشی گوڵ هێرش فەوزی هەڵبەت دوو هەفتە لەمە بە پێش لەگەڵ برای بەڕێزم کاک برایمی قەندیل و کاکە ڕێبین و جەنابیان لە خزمەتیا بووم کاکێرش برای ئەزیزی منە برای کاگاری فەوزی زاوای کاکە ڕێبازی دیجەی شاگەر هەڵم نەکرد بێ عفو کاک دلێر بوو کاک دلێر ئەویان هێرشەوەڵای شەکلم کرداوای لێ بروز نەکەم ڕێزم هەیە کاک هێرش برای ئەزیزی منە هەڵبەتە کاتی ئەو کاتە با بڵێن ئەڵەن چەند گۆرانێکی هەبووە بەس ئێستا ئەم دەقەیە هیچ شینێکی نییە حرەکەی نییە وایە بە هیوای ئەوەی ئیشەڵا بێتەوە ناوە باش ئابمانەرە ئەمە شەکریان دێنەکرد ئاتخوا حەزەکەم کاکە شەکریان نییە پیاوانە زەختیان نییە برایەوە ئامان ژیان با قوربانە بم کەمێ شەکران بێنە بابە
ئەو گۆرانیی کاگەێرش بۆ دۆزرێتەوە کۆپلەیەکمان بیتێ باوکم گونا حەبا ئەویش حەقی نەخۆین برە ئەی ئافری مامۆستا غەریبە لێرە و سڵاو ڕۆژ و خۆشەویستیم بۆی بۆ خۆی و خانەوادەی چاوی کاک برایم غەریبی گوڵ ماجەکەم ڕێزم بۆی هەیە وازانم لە ئەسینیایە گەڵام نەکرد ئەی ئافرم کاک برایم بەس بە نیسبەتی منەوەم چای عیبی نییە سەرجا من شەکر ناخۆ ئەوە لای تۆ هەیە ڕێباز گیان لای من زۆر بێتاقەتە ئەی خاتەکە خاو فەکرێەوە نەبوو باوکی باوکم بابێ بابێ خۆشەویستیم هەیە بۆ برای بەڕێزم کاکە هێرش فەوزی حرمەت بۆ مامۆستا برایم دەست و چاویان خۆش بێ ئەو کارە کاری تیپی مۆسیقای هاونازە ساڵ 1985 تیپی مۆسیقای هاوناز فرقەیەکی زۆر گەورە بوو ئەو کاتە بەس ئێستا بەداخەوە بە تاقی تەنیا بەس کاگاری خۆی ماوەتەوە کاک ڕەوەز و کاک ڕەزا دەستیان خۆش بێ تازایان کردوێتەوە کلیپیشان بۆ کردووە ئەچمۆ لای سەرکۆ پێنجێنی باوکی باوکم ومن ببيتو الله كم تاوي ومن ناوي ومن ناوي ومن ببيتو الله كم تاوي خوشويستي تو لبو تداوي جان دلداري شرمي بيناوي بين بلي بوشي تو من ناوي بين بلي بوشي تو من ناوي لسرتو خوشيم ناو بلاوا ضلم كنا جرقم براوا لسرتو خوشيم ناو بلاوا ضلم كنا جرقم براوا وشم وكو خوم سرنشيوا ڕۆوەس تەوزیعەکەم لەسەر ئەو گۆرانیە بۆ بە ئەو گۆرانیە کاگرەزا ساڵی 92 کلیپی بۆ کردو باش بڵێن یەکەم بەرهەمی بوو لە 2009 ئەگەر بەڵیانە چوبێتم باڵێ پێم خۆش بوو
دووبارێکێنەوە و تازێکێنەوە چۆنەڵی بە کارێکی دوێت یەکەم بەرهەمی من ئەوە بوو لەگەڵ کاک ڕزایە گۆرانەکەم زۆر لاجوان بوو زۆرم خۆشویست یخوا لە 6 ساڵ ئافرم بەس من بەزەیم ئابە و گوڵە نێرگزە ئاەتەوە لێ قەوماوە هەر بووە بە پەنگ ئەجا کاکە کەی فەسڵی ئەوەیە ئەمە چی هێناوێتی بەتی پیژاویانە لێ لە مەریوانەوە باڵێ باش واللهی نەشیە نایە زۆر احتیادی بوو زۆر ئاسایی بوو ڕێزمان بووی هەیە ئەچمە لای بەرهەمێکی کاکە سەرکۆ سەردار و ڕاستەوخۆ لە خزمەتانە دەبی دڵم تەنگا سەرتا پامانای یازارم جەژنی مەرگا بۆیە لەم ژینا بێزارم بۆیە لەم حاڵا بێزارم براو وامرم تاياكي زوخاو امدم ايوا براو وامرم تاياكي زوخاو وامرم تاياكي زوخاو وامرم تاياكي زوخاو دلم تنگا سەرتایە پامانای ئازارم جەژنی مەرگا بۆیە لەم ژینا بێزارم بۆیە لەم حاڵا بێزارم ئەگەر دەستێم ئەچووە خۆم سەرتا پەیلاشم باخێنە شۆم ئەگەر دەستێم ئەچووە خۆم سەرتا پەیلاشم باخێنە شۆم سەرتا پەیلاشم باخێنە شۆم سەرتا پەیلاشم باخێنە شۆم دڵم تەنگا
سرتايا قامانا يا زار ججني مرقا ججني مرقا بويا يا لمجينا بزار بويا يا لمها بزار زۆر سپاس دەمە خۆش بێ ئەمە وەڵایتر ئاوازەکەی نەرمەندی خۆشەویست پێنجاب خۆیەتی باش. راوەکەشی تاریخ سالار پێنجوێنیە هەر لە خۆمانە هەر لێرەوە ڕێز و حرمەتم ئارە وەڵام ماشەڵاجا ئێمە تۆزە هینی ژەکەین حەزمان لە پێنجوێنچێتی هەیە جا وەڵا نا من هەر دایمە کە گۆرانی کەسێک گەڵیتەوە ئاماژەبی کە میوزیکچێ کردوێتی میلۆدی هیچی ئەبێ حەق بی. هیچەوە نیە ئەبێ حەق وای بی. حەقەکەی نەخۆ. هیچ مەجای تیان نیە چکە ئەو حەقا تۆ حەقی ئەو کەسە ئەخۆی ئێستا بۆ نمونە چۆن سواری حرمەتم هەیە تەکسیەکە بیا تەکسیەک ڕاگری تا شوێنەوە گەێنێ حەقەکەیەتی بەڵام کە تۆشتی ئەو کەسە دووتەوە و ئەبێ ئاماژەی پێ بی. ئەبێ ئاماژەی پێبی مەجای تیان نییە وتر شعرەکەی هی چێ پێنجێنی تاریخ سالار پێنجوێنی تەواو من بە دەست و دوێن شار چاوە زۆرەشم وەکولانی هوەری ئەی ئا. وەکولانی ترنا ئەزانی چی حەزم بە ژیانی کەسەوە نییە تۆ دەست خۆش بەڵام بێ. خۆشە لە لای هوەرەکە بزانی تۆ شعری کێ ئاوازی کێ کێوتێتی من هیوادارم هەموو هونەرمەندێک حرمەتم بۆیان هەیە بۆ هەر هەمیان ئاوا بن ئەبێ ئەو شتە بیزانی شتێک کە نەیزانی گوناح سەجاری وا هەیە تۆ تەوزیحیش لەسەر شتێک باوکم بە قورعان من بە توولی عمرم نەمزانی و گۆرانیایی هێرش پەوزیە ئەمڕۆ زانیومە ئێخۆ عیبەیتیان نییە خۆشەویستان 94.1 بیخەنە سەر تەجیلی ماشێنەکانتان بابە ڕاستەوخۆ هاین لەگەڵتان بازی ترجاری وایە لە کەنەکەەوە قەتعبێ لە نزیکی پیرەمەگرون وەریەگرێتەوە ئەو مشکیلە دانێ بۆی کردم ئەرێوتی کاکە یاوا بووم بەپەڕ وتم بۆ وتی وەڵی لەسەر شەسێکە گۆرانێکی کاگرەباری مەلازادەی کرد قەت گوێم تێەوە نەبووتی زۆر خۆش بوو هەرتی بەڕاستی ئاهایتر چێژم لەبێنی چێژی لێ بینی تۆ بەستی پێم لێیا لە پردەکەی کۆبانی نەما وتی بەپەلە گەڕامەوە هاتمە بۆش هەبوو تا بۆ سە لێوەتاوە وتی چواریم داگرسان وەزامەدا تەواو بوو گەرە غەرامەش هەموو نەگرێ باش بەخوایەتی خۆ بڵێم چی خۆشەویستان بەخوا من نایڵێمەوە من هەر ئەو ناڵم ئەڵەم ئەو هەموو کەسایەتی و بەرپرس و دەوڵەمەن و هینە هەیە وەڵایم جەلال گۆڵەیە بێمنەتم 1 تاقە دۆلار و دینارم ناوێت نەوەرم گرتووە نە ئەمەوێ بەخوایسەوە دوکانم داخستووە سپاسیم پیاوە بە ڕێزانەکەمەمانی هەر ئەمە ئیشمەوە ئیشی هەیە وڵای ئەوەی جازای داوامی وەرگرتووە ئەمە حاڵی حاضر کە خەلی شاوەڕەمەکە خالی سەخت ڕەحمەتی لێ بێت عەزیزەوەلی بە شەرەف سەری دۆمینەکەی فەوتا دوو جار بەسەری دەبێنەوە سەرخەت ئالان ئیشەکەی قورسە یەک ڕێز لێنان ئەنووسێت و تەواو چوار دێڕ ناوی سیانی باشە نەبێ بە قسەی ئەو لای سەر کۆ زۆر داماوی نێمە یعنی ئەو کاک جەزایە زەختێکی زۆری لەسرە خەڵکیش گلەیمان لێ کاڵە کاک جەلال کەناڵەکەتان وا و نازم کاکە نییە سنتی خوامان پێ نییە بەس ئاوی لێ و چا نجاڵە بۆ گۆرانی بێژەکانی هەولێر بانکەی کاگۆلی ئێستا من بۆ نمونە بانەکەم نابێت لە ئوتێلەکە بوو خەوێنم تاکە نابێت دووژەم نانە بۆ بکڕم ئەخ ماقول نییە ئەڵێەوە فلان کەس بەبا بە چی بانی کەم کاکە خۆ کابرا وەکو من هیچی نایەمێ خۆ بێ ڕێزێکی بۆ دابنێم شوێنێکی بۆ تەرتیب بکەم شوێنێکی بۆ دانم وانە کاکە خۆشەویستان لە خزمەت ئەبێ بێ ئەچینەوە لای بەرهەمێکی تری کاکە ڕەوەز دوایی هەر ڕاستەخۆ لە خزمەتان نابم چاوتان ماجەفت
بۆچێڕۆ کام ڕێگرێ لەیەگەچێ دووبارێ بۆ شوێڕۆ کام ڕێگرێ لەیەگەچێ دووبارێ تەنیا هەرتۆ وام لێکە کە داونیشم لەم شارێ تیر و تانەی بێگانە ڕێیان لێون کردم تیر و تانەی بێگانە ڕێیان لێون کردم سوز دەبردن بۆ یارم تووشی مایناتی کردم سوز دەبردن بۆ یارم تووشی مایناتی کردم وەرە ئەی یاری دێوافۆ کوانێ جاور و کوانێ جافۆ وەرە ئەی یاری دێوافۆ کوانێ جاور و کوانێ جافۆ تۆ پەیامی ڕاستی بوو فریشتەی دڵداری بوو تۆ پەیامی ڕاستی بوو فریشتەی دڵداری بوو نبڕێتەوە تۆ بڵێ یارم گەڕێتەوە ڕێیەکی دوو نەبڕێتەوە تۆ بڵێ یارم گەڕێتەوە باڵام ئەوساش بێفایدەیە چونکە دامن نەخێتەوە باڵام ئەوساش بێفایدەیە چونکە دامن نەخێتەوە نەکەیادوس بە جەمبێڵی کە من واهۆ گیری تۆ نەکەیادوس بە جەمبێڵی کە من واهۆ گیری تۆ نەکەی ژۆرم بسووتێنی کە سوودووی ئاگیری تۆ نەکەی ژۆرم بسووتێنی کە سوودووی ئاگیری تۆ کە تۆ چێرای ژیانم وەزدە تیشکی خۆرهێن ئەگەر ڕووناوی تۆ نابێت ئیتر من بۆچی بمێنم ئیتر من بۆچی بمێنم ئیتر من بۆچی بمێنم
پێغەمبەر بەخێرێنەوە ڕۆڵەس گیان دەسوودەمە خۆش بێت نەکەم وەزعەکەم تەواو خراپ وەڵاهی خۆ تۆش تۆزە کۆخیت بەس ئیتر منیشمان نییە نییە کۆکم پنگەیەکی بوو باس کاکە ئەمەنەتان کۆکە کردوە بەسەری منیش تۆ زەیتر لاون زۆرەگرت ئاوارڕ ئەی ئافرم بەشی سنگەکەی گەڕیان یاخوا بەخێر بێتەوە دەمە خۆش بێ زۆر گۆرانێکی خۆش بوو جارە ئەم کۆپلی ئەخیرە هەر با بڵێن ڕێز و خۆشەویستی مەیە بۆ مامەسا برایم غەریب لایفەکەی بۆ شێر کردوین خۆشەویستی مامەسای گیان من تۆ جێگەی ڕێزی خزمەتێکی زۆری کرد بەڕاستی زۆر بۆ زۆربەی هونەرمەندەکان وەختی خۆی هەم کلاسیکی هەم بەڵێ میلی بڵێ لە کاکەما لە کاکسەلار کاعتا کاک نەجودینی غوڵامی کاک زاهید جەلال زۆربەی زۆریان بەڵێ بە تەئکید جا لەگەڵ کاک خالید محەممەد کا خالیدی کەرسوون تێکەڵیان هەبوو تر ئەکسەرێتی ڕۆژ ئەها بۆ دوکان من و کا خالیدی شەریک بووین بە یەکەوە ڕێزم بۆی هەیە لە تەمەنی منە نییە هاو تەمەنی من نییە بەڵام تێکەڵیم هەیە لەگەڵە مامەسا گیان دەست و چاو ماجەکەم تۆ برای ئێمەی تۆ عەزیزی باش ئەها بەڵێ خۆشەویستان وەکووتم لە 94.1 لە ئێژدی گەڕیان ئەم شەو کاژمێر 9 بەیانیش کاژمێر 12 بۆتان دووبارەکەینەوە وەرزی یەکەممانە و بەگڕ و ئافرم 12 نیوەڕۆ کاتی نان خواردنەوە بەزی تر جاری وا هەیە هینە چۆنەڵێ هەتا سفرەکە کۆوەکەنەوە و خۆیان هینەکەن بەرنامەکەش یەتە فلیقاندن ئەمە برنجی سوێریاوە بۆ قەڵکەسێ کارتۆن کرا وەڵی سپاس بەردی گوچی لەم نەماوە باش سەرکۆ تۆ پێنجێنی بەعام ئێستا ئێمە بەوە ناسراوی بۆ نمونە یەکەم شت پێمانەڵێن بەعام زۆر بڵند و بەسەر هات و شتیش خۆشە جێڕنەوە و شتیشتان زۆر هەیە بۆ نمونەوە کاگماجیدا اینجا ئێمە چکە مکەسەراتمانەیە لەسەر مەرزەکەین کاکە مکەسەراتمان زۆرە کاگماجیت لێرەوە ڕێزم بۆی هەیە ئەوە من ئەوە خۆت بەختیار ساڵح ئیتر ئەمانە هەمووی با بڵێن مەڵکی پێنجێنن جا تۆی شتێکی هەر گیان ئەڕۆدەی لە قۆرواتان ڕیو جام شو جۆم لە گۆرانیەکێک ڕێ باز هەر بەجددی پێکەبی تێگەی ئەها گۆرانیەکە ئەڵێ ئاری یەک مەوجی زۆر زەق لێیە ئاواکە ئیڵە ئیڵە پێ بڕێ لێرەوە خۆشەویستیم بۆی هەیە کاگارام کەسی هەردووکانە ڕێزمان بۆیان هەیە سەرکۆ گیان بەسەر هاتێ شتێکی خۆش زۆر بەس ئێستا سوبحانەڵڵا بیرم بوو هەرچیەڵێ ئەڵغام لە دەمیا تەقیوەڵە دیچم لە بیر نییە ێ باشە خۆی مەکاتانکەینە ژوورەوەی هاوار خوانەخواسە خۆی هیچمان بەگوێتان نایاوە خۆی هیچ بەعزە شت هەیە بۆ سەر کەناڵ نابێت بەڵام هیچی لەبەر نییە ینی ئێستا شتێک بۆ نمونە کاکە لە پێنجۆن بەسەر هاتە بێت وڵا هەرو ناڵم چوومە گادێکمان هەبوو لە هەولێکردمان بەڵێ قەرابوو سەعات و لێمی تا چوومە ئێوە 4 دەقیقەم تەقی سەعات 2 شەو گەشتین هەولێر وەڵا گادەکە خۆش بووە وتم سەلام عەلەیکوم با بخەوین تاوە ئەوە گادە عەرزەی شەو بەس یەک بۆم ناهاو زۆر سەیر لەگەڵ ئەمیرا بووین چای ماچەکەم ئەمیرەی کیبۆرد ڕێزم بۆی هەیە کاکە ئەمیری گوڵ بووی بە فیتە لەو ڕێیە ئەم تایانەی تۆ ئەمە نازانم جاخۆ ئەو کاتێ ها باران زۆرباری بوو چاڵی تیا بوو مەترێ قۆڵ بوو ئارەوەڵا خۆ تو زانێ ئەمە چاڵە دێ خواخراترنە باش ئەی ڕەوەز گیان تۆ شتیتر زۆرە بەستە بەکەڵمە نەوەڵام شتێ بێ بۆ سەر کەناڵ ببێ بە قوربانتان دوای لێ بنووسین زاید 16 بۆی نابێ بە قوربان تۆ هینکە جا ئەم کەناڵی من ئەوەی مشکیلەیە با بڵێن باسی خەڵک ئەکرێ وەلی گیان ئیتر چۆنەڵی خۆشتەکە لە خۆم لایە من دەستیان لێ شۆردوم کەسەقی منی نییە بەس ئەو کەسەی تر بەوە تەقنەوە با بڵێن ئەڵە تۆ بۆ بە ئێڵم کاکە من پرسیارم لێ کردو ئەڵە نەخێرە بووە باسی نەکردایە یعنی سپاس بەخوا کەس حەقی منی نییە ڕەوەز گیانی ئەنی هیچمان شتێک نییە بەخوا شتێکی وانە بەخوا ڕومەتلیسی خوازام ئەو برنجە سوێرەی تۆ خۆشمی تێگا هاوار و داد و دەداد من سڕ بوو
ئەی ئافرم کاگۆلی لێ خواری بەس یە قوماوی نەخوارە نازانم چیە جاخۆ ئەوەی سلێمانی نەبووە هاتی نەفلی قاندن خۆشەویستان وەکو عەرزی جەنابتانم کرد ئەو برادەرە زۆر تەزدیقە و زۆر پێویستی بە ئێوەی بەڕێزە حەقێکتان لە دەزیە 0 پەیوەندی بەم ڕقەمەوە بکەن لە کۆمنتی شاکاکە ڕێباز بۆی داناوین دەسوچاوی خۆش بێ و زۆر زۆر سپاسیەکەم من ئەچمە جارە لای بەرهەمێکی کاکە کۆتایە ئەی ئافرم بۆ خۆ بەیانی نایێتەوە ئەڵە بۆم ڕۆنگە بەسە ئەوە حەبە سێژەمەیە هینکە چی ئازەجان یەک دەقە بۆسە بە خوفیزی بە تەواوەتی بکەم ئاتە خۆتم بەلایەن ئای ئافرم زۆر سپاس بۆ کاکە ڕێباز سپاس بۆ کاک ئالان ڕفیق سپاس بۆ کاک ئامان سپاس بۆ کاک میشاد سپاس بۆ کاک جۆزا بۆ کاک بورهان بۆ هەموو کاکەکان بۆ و کاکانی کە لێرە نین ڕێز و حرمەتم هەیە بۆ هەمووتان سپاسێکی بێپایان بۆ کاکە عەزیزە وەلی گەرمیانی گوڵ و دڵ چاوی ماجەکەم لێرەوە سپاسی کاک عادل غەریبی ژەکەین کە هاوکاری کردین کاگۆلی ئەمڕۆ سایزەرەکەی لە بیر چوو بوو سایزەرەکەی داینێ زۆر زۆر مەمنونم کاکە عادل ڕێز و خۆشەویستی جەلال گۆڵەی قبول بکەن سپاس بۆ سپۆنسەرم ئاوی سلێمانی سپۆنسەری منە هی ڕادوێکە ئایکی و فازلین کاک دکتۆر تەها ڕەسوڵ چاو ماجەکەم من تا ڕۆژی یەکشەمەکەی تر و ئەگەر بەرنامەی نهامان نەبوو لەگەڵ کاک جەزایە ئەوەیەمەوە خزمەتتان ئەر نەبوو یەکشەمەکەی تر وام لە خزمەتانە سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە ڕەوەز زیاران بۆ کاکە سەرەی گوڵ کاکە سەرەی پێنجۆم سەرکۆ سەرداری ئەزیز ڕێز و خۆشەویستیم دەستخۆشی بۆ کاکە ڕێباز بۆ کاگەلان بۆ ستافە جوانەکەتان دووبارە زۆر خۆشحال بووین و سپاس بۆ بیدران تا ئێستا لەگەڵمان نابوو لە کەم و کورتیش ببورن خۆشەویست باش خۆشەویستان وەکو وتم پەیوەندیمان لەگەڵای برای دایکم ئەی ئافەرین ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەم داوای لێبوردنەکەی نەگەر قسەیە وشەیە شتێکی خراپم وتە بێ بمبورم هەم خۆم و وەڵام میوانەکانم خۆ نەمێژ یەک وشە بڵێن دامانە نەکەی عەزیزجان لێمانێن بە قوربانە بم جا ئەوانەی تۆش نا کورێ 22 جا ئەم بە هەڵمەوەە ئازەجان جا خۆ تۆ دایمە لەگەڵ من نایت و لێرەی نەکەی باوکم ڕۆ یەک قاتی لەبەر کردووە قازان کڵۆچێ بەژێری نەکەشیەوە بۆی نابێت برا تەقەمان لەیەکە ڕێزی جەلال گۆڵەی قبول بکەن حتا یەکشەمەکەی تر و لەڵ هونەرمەندە یا دوانی تر بەخوای گەورەتان نەسپێرم و خواتان لەگەڵ ئالێرایە من هاتمە فلیقاندنی بەرنامەکەم حفیز بەخۆشی دەزانێت ڕەوەز بۆی پەرێشانە ئەو خۆشەویستەی کە ئەی پەرێستی ئەو خۆشەویستەی کە ئەی پەرێستی پەیمانی گەرمی لەگەڵ لەبەستی ئاوەت بیر نەچێ ڕۆژێک لە ڕۆژە باجێ دەهێڵێ یەک قاتە گریان یاری منە و یاری من یاری من چەند دەجوانە یاری منە و یاری من چەند دەجوانە هەر بەخۆشی دەزانێت حاڵم بۆی پەرێشانە هەر بەخۆشی دەزانێت جەلال بۆی پەرێشانە
غريب وبكاس لمشار ويلم غريب وبكاس لمشار ويلم جاشون ظلم دي توبا جبيلم جاشون ظلم دي توبا جبيلم ياري من او ياري من ياري من سند جوانا ياري من او ياري من ياري من سند جوانا هر بخوش يزاني حالم بوي پریشانا هر بخوش يزاني حالم بوي پریشانا كوتت بين من شكا حوك شو حوكو كوتت بين من روس حوك شو حوكو بقربان شو ملازي بمقين بواتو بقربان شو مضاوالم بمقين بواتو لقلاويش بچاو شردكايا لقلاويش بچاو شردكايا داواي مولككي فران فركايا فران فركا داواي مولككي فران فركايا فران فركا لقلاويش لقلاويش هاي داري بير دار شدا دار قلاي بوس داري بير دار شدا دار قلاي بوس كس خوي ميلي بيازيز مال ملاي بوس كس خوي ميلي بيازيز مال ملاي بوس لقلاويش 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 بچاو شردكايا داواي مولككي فران فركايا فران فركا داواي مولككي فران فركايا فران فركا لقلاويش لقلاويش دل سوزن و شنشده شم به اشاره دل سوزن و شنشده شم به اشاره با تازه شرم عزیز میلی دوباره با تازه شرم نازنین میلی دوباره ویل گلاویش و شردکایا ویل گلاویش و شردکایا داوای مولککی فران فركايا فران فركا داواي مولككي فران فركايا فران فركا لقلاويش لقلاويش